سۆڤان هەر ڕۆژنامە نووسێکە بینم کە خەڵاتەکرێ یان کە شایستەی ئەوەیە بچێتە قۆناغێکی ترۆ من لێرە و شاگەشکابم پێی جا ئەگەر ڕۆژنامە نووسەکە هاوکار و برای خۆمان بێت بەڵێ بێگومان جار چەند خۆشە زۆر جارێمە هاوکارمان هەیە پامنێرمان هەیە هاوکارانمان هەن ئێمە هەمیشە لە کاتێکا کە ڕووداوێک ڕوئەدا پرسیاری لێەکەین بۆ نموناڵین فلان کەس تۆ لەوەی زانیاریەکانمان بەرێت جا زۆر خۆشە جاری وایەتر هیچ پرسیارێکی ترمان نییە سەبارەت بە ڕووداوەکان ئەیتر ئەبێت بە میوان لە لای خۆمان ئەویش ئەم بەیانیە شوان جەباری میوانی ئێمەیە کە هاوکاری و هاوپیشەی ئێمە شوان بەیانی و باش اینجا حەزەکەین بڵین باسی ئەوەمان بۆ بکەیت کە لە بەغدایەکی گەرم چه هەواڵێکی دڵخۆش و فێنکرد پێەیە کام بەیانی وەکو میوان لەگەڵمانی پێشمان بڵێ بۆ ئەم بەیانە لەگەڵمانی حەزەکەین لە زاری خۆتاوی بیستین شوان بەیانیت باش بەیانیت باش بەیانیتان باش هاژە سۆڤان پێم خۆشە کە شاگەشکەوەی سۆڤان بێگومان دیارە با بڵین پرۆسەیەک هەیە کە پرۆسەیەکە یعنی هاوشەوەی کەرنەڤاڵەکە کە ساڵانە ڕێکەخرێ لەلایەن هەیئەی ئیعلام وتساڵاتی عێراقی بە هاوکاری پەیمانگەی پێگەیاندنی قوتابیانی ڕاگەیاندکار دیارە ئەم پرۆسەیە وەکو ئاماژەم پێکە کە ساڵانەیە بەڵام ئەم ساڵی یەکەم جاری بوو کە ڕێک بخرێ و بڕیارە ساڵانە بەردەوام بێ و ینی شێوازی ئەو کۆنفرانسە بۆ شێوە یاخود ئەو کەرنەڤاڵە بەو شێوەیە کە بە تایبەت دوێنە بۆ شێوە بەڕێوە چوو با بڵین لە سەرەتاوە دوو پانێڵ هەبوون لە نێو کەرنەڤاڵەکەیە پانێڵەکان ینی لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی و عێراق بوو بەگشتی باسی دۆخی ڕۆژنامە نووسانیە کرد پانێڵی دۆمیشیان باسی بە هەمان شێ دۆخی ڕۆژنامە نووسانی ئافرەتیە کرد چاوانی کە دەرەکەون لە شاش و چاوانی کە ڕاگەیاندکارن بەگشتی و پاشان ینی پرۆسەکە دەست پێکرد کە پرۆسەی پێدانی خەڵاتی نازناوی با بڵین باڵێزەکانی ڕۆژنامەوانیە هەم لە عێراقا هەم لە سەراسی وڵاتانی عەرەبیە و دیارە 20 ڕۆژنامە نووس دیاری کرابن کە بۆ ساڵی 2023 ئەو نازناوی بدەنێ کە بەندەش یەکێک بووم لەو 20 با بڵێن ڕۆژنامە نووسا کە لە سەراسی وڵاتانی عەرەبی بوو دیارە ئەو با بڵێن نازناوی کە من وەرم گرت باڵێزە ڕۆژنامە نووسانی کورد بوو لە عێراقا کە بە بەردەوام بۆ پێی ئێمە لە بەغداین و وجودمان هەیە و ئەوان ئێمە لە بەرچاوی ئەوانی ڕۆژانە کارەکەین باشە شوان جۆڵمان هەیە ئەمە وای کرد ئێمە بینە بای سەرنجی ئەوان بۆی ئەو خەڵاتی نازناوەرگری شوان من بینیم بەس پێم خۆشە ئاوا ڕاستە و خۆ پێت بڵم پیرۆزە بێ شانی باشترینی جێی دڵخۆشیە بۆ هەر یەک لە ئێمەش جێی شانازیە کە ئەندامێکی کوردستان 24 لە هەر پلەیەکی بەرزابینینەوە چونکە ئەمە بینەرانیش ینی ئەیزانن و بۆشیانەڵێنەوە ئەندامانی کەی 24 لە پامنێر و لە بێژەرە و لە هەمویان لە هەموو شوێنەکان ئامادەن بە تایبەت پامنێرانمان کە هەر ڕووداوێک بێ پێشەنگن ئەمە جێ دڵخۆشیەوە لێرەشەوە پیرۆزبای و لەکەم بەس بۆم باس کە چۆن پێیان وتی چۆن زانی چونکە تۆ دایمە سەرقاڵی لێدوان وەرگرتنی دایمە سەرقاڵی ئیشەکانتی ینی پێم وابێ کە ناوەکە خوێنراوە تۆ ئاگاو لێ نەبووە هۆکاری چی بۆ من چۆن بوو بۆم باسکە هاژە خان بێگومان سپاس دەکەم لە سەرەتاوەکە پیرۆزبایی لێ کردم بەڵام ئەوە قبوڵ نەیە بە کۆمنت بووم منوسی لە بە سەر چاوە یەکەمیان دومیان هەر پۆستیەکەمەوە سەبارەت بۆی ئەگەر پۆستێکشم لەسەرکەوە سپاس دەکەم ینی سۆڤانیش بێگومان هەر تۆ نا بێگومان کە پرۆدیوسەرە کردم بە ماڵ بەسەرم ئەوە لەسەر من نەبێ ئەوەی بڵاوکردنەوەکەی بە لەسەری من لەوە نەیتر زیاتر بڵاویەکەینەوە سوحسانەکەم پێزانم دڵنیا بن بێگومان دوێنە من سەرقاڵی ڕۆماڵکردم بووم نزیکی یەک هەفتەیە پیاوتم نزیکی یەک هەفتەیە پیانوتم کە با بڵین کەرنەڤاڵێکی لەو شێوە هەیە کە خۆم ئامادەکەم و ئەبێ هەر ئامادەش بم ینی من نیازی گەڕانەوە بۆ کەرکک وەڵامی تر وتم ناچوم مادەم پرۆسەکەەوە نەگرنگە و چەند جارێکە تەلەفۆنەکەن و تاکی دەکەنەوە بێگومان ئامادا بم دوێنە لە کاتی ڕۆماڵکردنا بووم پێشتر لایڤێکم کرد هیچ ئاماژەم پێ نەکرد هیچ باسم نەکرد کە ئێمە شەکو کوردستان 24 خەڵات وەرەگرین بە تایبەت بندە خەڵات وەرەگرێ بەڵام دانیشت بووم لە پڕاناوی منیان خوێندەوە کامیرەمانەکەم لە ژوورەوە نەبوو فۆتۆگرافەرەکەم لە ژوورەوە نەبوو خێرا بە بەڕێوبەری با بڵێن ڕاگەاندنی هەیە ئیعلام وتساڵاتم و توتمۆ لەسەر چ بنەمایەکەی ئێمە دانراوین وتی پێم خۆش بە بیکەم بە سپرایز بۆت
وتم دەپەلەمەکە بازاریشکە بیخێنێت و منەچون ماگی کامێرەمانەکەمەکەم ئیتر بەو شێوە بوو خەڵاتەکەما وەرگرت بەڵام دیارە یعنی پێدانی نازناوی ئەم خەڵاتە ینی وەکو ئاماژەم پێکرد یعنی بەو پێی کە کوردستان 24 یەکێکە لەو کەناڵانەی هەم لە بەغدا هەم لە شارەکانی خواروی عراق بەتایبەت من کە نزیکی 6 ساڵە پامێری کوردستان 24م لە بەغدا و لە شارەکانی خواروی عراق ئەمە وای کردووە کە ئێمە بەردەوام لە هەموو شوێنەکە هەبین ینی لەگەڵ خۆشیەکانی بە خەڵکی بەغدا و شارەکانی خواروی عراقین لەگەڵ ناخۆشیەکانیان ڕووماڵی سەرجەم چالاکیەکانیانەکەین ینی سەڤان تەسەوەر کە هەندێک جۆر چالاکی هەیە کە چین و ڕووماڵەکەین بۆ پێی کە ئێمە وەکو کوردستان چوار بایەق بە هەموو شتێکی خەڵکە دەین ینی پێیان سێرە بۆ منە لە گەڕەکێکە 15 کەس کۆبوونەتەوە خۆپشاندانەکە ناڕەزاتی دەرێبڕن ئێمە ئامادەین لەگەڵیانەوە دەنگی ناڕەزاتی خەڵکە گوێزینەوە ینی زۆر جار لە شوێنێکە جۆرە چالاکیەک بەڕێواچێ پەیوەندی بە منەوەگەن ئەڵم بە ڕۆژنامە نووسەکانی بەڵێ جا شفان ئەوە شتێکە حاشا هەڵنەگرە کاتێکە تۆ لە ناو خۆپشاندانەکان و تەنانەت بارودۆخی تەندروستی شوان تێک چوو ئەوەندە گەرماکەی بەغدا کاریگەر بوو و من ئەوەش بڵێم کە من و شوان ماوەی 7 بۆ 8 ساڵە جگەلەوەی کە لە ناو ڕاگەاندنی ما هەر هاوڕێیەکیشین یەک تایبەتمەندی شوانتان پێ بڵێم ئەویش ئەوەیەکە زۆر جار ئەبێ پەیامنێر زۆر خێرا بێ و بەپەلە بێ کەچی شوان ئەوەنە ئارام و لەسەر خۆیە بەقەدەر هاوکارەکانی کە بە پەلەپەل ئیشەکانەکان لەگەڵ ئەوەشە بە هەمان بە ئەندازەی ئەوان کارەکانی نازانم ئەمە چۆن زۆر ئارام ئیشەکانێکە زۆر هادی ئیشە لەسەر خۆی کەچی ئیشەکانیش ئەوەنە جوانن ڕێک لە کاتی خۆشە ئەی خاتە سەر شاشە و ئەیداتە دەستی جەماعەتەڵەوە کارەکەم ئامادەیە یاخوا دەستەکانت خۆش بێ شوان ئێمە دووبارە پیرۆزبایت لێکەین شانازیت پێوەکەین تۆ پرۆدیوسەرێکی باشیشی سەرکەوتوبی شوان دەستەکان بە هیوای کاری باشتر کەواتە ئەرکەکە دیتر قورستر بووە پلەکەت قورستر بووە دیارە ئەرکی سەرشانت قورسترە بێت لە ئاس ئەو بەرپرسیاری و کارە پیشەیانەی کە هەتە سپاس دەکەین چاوەڕێی زیاترمان لێت هەیە لە بەغدا و شوان جەباری وەک باڵوێزی ڕۆژنامەنووسانی کورد ئەم کە خەڵات کراوە لەگەڵمان بوو و باسی ئەو خەڵاتەی بۆ کردین دەست خۆش.